لە مەراسیمێکی تایبەت داهێشێتی تۆپی کوردستان باشترینەکانی ئەم وەرزەی خولی نایبی کوردستانی خەڵات کرد. لە مەراسیمێکدا باشترینەکانی ئەم وەرزەی خولی نایبی کوردستان خەڵات کران. لە سەرەتای مەراسیمەکەیانی پێشمەرگەی هەولێر وەک تیپی نمونەی خەڵات کرا. یەکەی تۆپی کوردستانی شۆکاری دەستنیشانکردنیانەکەی بۆ ئەم خەڵاتە گەڕاندەوە بۆ مامەڵەی تیپەکە لەگەڵ سەرپەرشتێران و ناوبژوانان. کارە کارژێڕەکانیشیان بەباشی ئەنجام داوە و کەمترین کارتیش بەڕووی یاریزانەکانیان بەرز کراوەتەوە. سپاسی یەکێتی نێوەندی تۆپی کوردستان دەکەین بۆ ڕێخستنی ئەو ڕێوڕەسمە. حەقیقەت ئەمە دەستپێکێکی باشە و هیوادار و تەمەنا دەکەین بەردەوام لە ئەم جۆرە چالاکیانە. بێگومان ئێمە شانازی دەکەین کە وەکو یانەی پێشمەرگەی هەولێر بووینە تیپێکی نمونەیی. حەقیقەت ئەمە هەڵمان دەدا و ئەوەی زیاتر ئێمە گروتینێکی باش بە ئێمەمانن ببەخشێت. سەرجەم خەڵاتەکانی باشترینەکان لە یانەی برایەتی بوو. دوای ئەوەی یانەکە بۆ یەکەم جار لە مێژووی بووە پاڵەوان. محمود مەجیدی ڕاهێنەر بووە باشترین ڕاهێنەری ئەم وەرزە دوای ئەوەی تیپەکەی لە کۆی 22 یاری لەم وەرزە لە 12 یاری سەرکەوتنیان تۆمار کرد و 4 یەکسانبوونیان هەبوو، تووشی 4 شکستیش هاتن. خەڵاتی باشترین گۆڵپارێزیش بە بارزان یوسف بەخشرا. ناوبراو لە 12 یاریانەکەی بەشداری کردبوو، تەنها 4 کلینشیتی هەبوو. سەفین مەنسووریش خەڵاتی باشترین یاریزانی خولەکەی پێبەخشرا دوای ئەوەی لە 19 یاری ئەم وەرزە بەشداری کرد و خاوەنی 11 گۆڵ و 10 ئەسیست بوو. سەرەتا پیرۆزە لە برایەتی بەدەستهێنانی نازناوی خولی نایبی کوردستان و زۆربەی دەستکەوتەکان. بێگومان ئەوە ئەژمارە بۆ کارژێڕیانە و پلانە دروستەکەی. پیرۆزە لە کاپتن باعەدین گۆلکاری خولەکە. پیرۆزە لە پێشمەرگەی هەولێر تیپی نمونەیی. وە سوپاس بۆ یەکێتی تۆپی کوردستان ئاهەنگێکی جوانە. خەڵاتکردنی باشترینەکان. دوای مادووبوونەی زۆر بەدەستهێنانی نازناوی خولی نایبی کوردستان و باشترین گۆڵپارێزی 2020 و 2021 سپاسی سەرجەم یاریزانانی خۆشەویست و دەستەی کارژێریانەکەمان و دەستەی ڕاهێنەران دەکەم. ئەم ساڵێکی زۆر زەحمەتم بەڕێ کرد. ڕاستەکەی من لە دوای ئەوەی نەشتەرگەریم بۆ ئەژنۆم ئەنجامدا ڕاستەکەی هیچ شوێنێک نەبوو کە خۆمی پێ چاکەمەوە. لە ڕاستیدا ئەو چاکردنەوە نەبوو کە خۆم دەمویست، ئەوە بوو لە سەرەتای خولەوە من تووشی پێکان بوومەوە. بە سوپاس بۆخوا کە گەیشتمە و مەرحەلە ببمە باشترین یاریزانی کوردستان و شانازیز بە باوکی خۆشەویستم دەکەم کەوا لێرەیە لە هەموو سەرکەوتنەکانی من 150 پەیوەستە بە باوکمەوە. بەهادین بەکر لایەنەی سیروانی نوێ بووە گۆڵکاری خولی نایبی کوردستان با تۆمارکردنی 16 گۆڵ لە 12 یاری و 5 ئەسیستیشی بۆ هاوڕەکانی کردبوو. لە ڕاستیدا ئەمە کارێکی گەورەیە بە تایبەتی ئەو برا ڕۆژنامە نووسانەمان کەوا هیلاک بوون. هیوادارم هەمیشە وە ساڵەکانی ڕابردوو ساڵ و ساڵانەی کێت ئەم کارانە زیاتر بەرەو پێشەوە بچێ. خزمەتێکی باش بۆ وەرشی تۆپی کوردستان بە تایبەتی بکرێ بۆ ئەوەی ئەو گەنجانی کە لە ژێرەوە ڕۆن تموحێکیانە بێت چاوێکیانەوە بێکەوە بتوانن ئەوانیش دەرخستەیەکی باشی وەرشی تۆپی کوردستان بنوون. بۆ مەرجە بۆ یەکەم جاریکەی تۆپی کوردستان لە ڕێگەی لیژنێکی تایبەتەوە باشترینەکانی مانگی لە خولی نایبی کوردستان دیاری کرد. لە مانگەکانی ئادار و نیسان و ئایار باشترین ڕاهێنەر و یاریزان و گۆڵپارێز دیاریکران و خەڵات کران. یەکێتێکە بەنیازە لە ساڵانی داهات و برەوی زیاتر بەو کارە بدات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.